داواکاری ئێمە لابردنی مەیدانی ئاژەڵانە. من ئێستا لە بەردەم شاری ئەوینم لە شاری سلێمانی لێرە دانیشتوانی چەند گەڕەکێکی سلێمانی گرتبوونەتەوە چەند داواکاریەکیان هەیە. من بۆ ئەمە بەستە زانیاری زیاتر دەچمە لای نوێنەری ئەو دانیشتوانە ئەگەر بێتە ئێرە. سوپاس دەکەم کاک محەممەد، سڵاو لێبێت. سڵاو لە جەنابیش بە خێراتتانەکەم. ئێمە ئەمڕۆ بۆ عەفوم کە ئەگەر باسی ئەوم بۆ بکەیت ئێوە بۆچی گرتبوونەوە لێرە کێشە و گیرگرفتی ئێوە چییە؟ قوربان ئێمە ئەمڕۆ کۆبوونەوەمان کردووە لەبەر ئەوەی مەیدانێکی ئاژەڵ لە دەورمانایە بە درێژایی 10 ساڵ شوێن نەماوە نەگەڕێ. هەروەکو ئێستا ئاگادار بوون من دۆسیەکانم هەمووی پیشاندا کە بە دوواداچوونی تەواومان کردو بۆی کە ئەم مەیدانی ئاژەڵە بڕوات. وەکو جەنابیشان ئاگادار مەجموعەیە خەڵکی کاسبکار و مەجموعەیە خەڵکی تایە کە خەریکی کەسابەتن، کە خەریکی ئیشکردنن. ئێمە ئەومان وتومانە هەر کەسێ لەو مەیدانی ئاژەڵە خەریکی کەسابەت بێ، خەریکی ئیشکردن بێ. ئەگەر حکومەت بێ 200 مەتریباتێ بە هەدیە 1000 مەتریباتێ بە هەدیە پیرۆزباییمان لەسەرە. کاک محەممەد، ئێوە دانیشتوانی چەند گەڕەکن کە ئەو گرفتەتان هەیە؟ قوربان ئێمە دانیشتوانی شاری ئەوین وەکو نوێنەری شاری ئەوین، پاشان گەڕەکی قەرەتۆخان، گەڕەکی شێخ عەباس، شوقەکانی گوڵی شار لەگەڵ شوقەکانی یەکگرتوو و لەگەڵیشیا ئەو بەشێک لە بەش خوارەوەی گەڕەکی زێڕینۆک. بوونی ئەو مەیدانە چ گرفتێکی بۆ ئێوە دروست کردووە؟ ئایا لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی نەخۆشیەوە هیچ کێشەیەکی بۆ دانیشتوانی و گەڕەکانە دروست کردووە؟ بەڵێ بوونی ئەو مەیدانە بەڕاستی من لە ئێستا ئیشارەتم بە شتێک نەدا. ئێمە کەیسێ ئەم مقابلەیە ئەکەین بەس ڕسمەکەمان دەرەچێت، یعنی لەگەڵ یا چۆن ئەڵێ هەستی بۆنکردن نبینی. ئەگەر نایسە ئەگەرمە بچینە لای مەیدانەکە بڕواکەوە ناتوان 5 دقیقە تەسویرکەن. بەڵام ئێمە چەندین ساڵە لەنا ئەو بۆن و بەرامایە، چەندین ساڵە لەنا ئەو گێژاوە گیرمان خواردووە. ئەمانەوە چارەسەر کرێ بۆمان. بەڕاستی ئێمە نامانێ بکەینە بینی بەرداشی کۆمپانیا، گوایە کۆمپانیایەکی جێبەجەکار بێ خانووی تیابکە و لەگەڵ حکوومەت و لەگەڵ کاسبکاری مەیدانی ئاژەڵە. بە دیاریکراوی داواکاری ئێوە چییە؟ داواکاری ئێمە لابردنی مەیدانی ئاژەڵانە. ئیتر لەمە زیاتر پێمان قبول ناکرێ. ئەگەری لانەبردنی هەڵوێستان چییە؟ هەڵوێستمان چییە بێ؟ هەوڵاتی بێ، هەڵوێستی چی بێ؟ وەکو چۆن عەرزم کردن هەڵوێستی هاوڵاتی بێ چی بێ؟ هەڵوێستی هاوڵاتی بەس جادەگرتنە، بەس ئەوەیە کە بە ڕێگەیەک مەدەیان. بەڵام هەرچەندە ئەو ڕێگە مەدەنیانەشە مەدەنیە، بەڵام ڕێگەگرتن لە خەڵک من بە ئاژاوی ناوبم، بە خۆشی ناو نابم. بۆیە داوا لەلایەنی پەیوەندیدارەکەین دواتر بۆ ئەوەی نەڵێ ئەمانە کەسێکی ئاژاوچین، بۆ ئەوە نەڵێ بۆچی داواتان لێ نەکردی، سە داوامان لێ کردوون کە ئیتر ئەمە کۆتا ئینزار بێ. دەست خۆش بێ، سوپاس دەکەم. بەڵێ وەکەوەی کە باسییان کردمە نوێنەری یەشێک لە دانیشتوانی ئەو گەڕەکانە بوو، باسی کە کێشە و گرفتی خۆیانی کرد لە بەرامبەردا کاسبکارانی مەیدانی ئاژەڵانی شاری سلێمانی کە لە ساڵی 2000ەوە لەم مەیدانە ئیشەکەن و کە لە 2000 کاسبکار پێک هاتوون و 300 خانیان هەیە لە شوێنەکە. گرفتیان لە ئەوەیە کە گوایە لە شوێنی ئەو شوێنی کە تازە ئیشی لێەکەن لە گوندی یەکماڵەی سنووری عربەتە لایانی پەیوەندیدار یاخود کۆمپانیای جێبەجێکار داوای ئەوە کاکە لەبری 200 مەتر زەوی نزیکەی 10 ملیۆن دیناریان لێ وەردەگیرێت. ئەوان داوای کەمکردنەوەی ئەو بڕەپارەیەکەن لە بەرامبەر چۆڵکردنی مەیدانی ئاژەڵانی سلێمانی.